ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت ئێمە بەردەوامین. جابازکردنی هونەرمەند و پێشمەرگە حەمەجەزا هێشتا هەرکەمە بە چەند بەرنامە هێشتا هەرکەمە و ئەو کارانەی ئەو ناتوانین بە بەرنمەیەک بە دوو بەرنامە پڕ بکرێتەوە باسی بکەین. جا سێ کتێب لەسەر ژیانی ئەو هونەرمەندە با بڵین لەسەر ژیان و کار و بەرهەمە هونەرەکانی ئەو هونەرمەندە نووسراون لەلایەن عەبدولواحید ئیدریسەوە کە بەڕێزیان بە سوپاسەوە لە ستودیۆ هەولێر لە شاری هەولێر لە ستودیۆ کورسات لەگەڵمانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ. کاک عەبدولواحید ئێوارەت باش بێت و زۆر سوپاس دەکەین کە ئامادەی ئەوەت هەبوو لەگەڵمان نابیت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ باسکردنی ئەو سێ کتێبەی کە لەسەر ئەو کەڵە هونەرمەندە نووسیوتە. کاک عەبدولواحید ئەگەر تۆی جۆر لە من بێت کاک عەبدولواحید وتم ئێوارەت باش بێت گوێبیستی منی ئێستا گوێبیستم فەرموو قسە بکەم بەڵە فەرموو ئێوارەت باش بێت. زۆر سوپاس دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەم ئێوارەیە لەگەڵ مانایت و دڵی ئێمەت نەشکان بۆ باسکردنی ئەو کتێبەی کە لەسەر ئەو سێ کتێبەی کە لەسەر ئەو کەڵە هونەرمەندە بەڕێستان نووسیوتانە. ئێوارەی ئێوەش باشتر سەرەتا سڵاو دەنێرم بۆ گیانی پاچی هونەرمەندی گەورە و پێشمەرگە کاک حەمەجەزا کە ئەمڕۆ لە 15 ساڵیادی تیپی مۆسیقای سلێمانی یادێکی پڕشکۆی بۆ ئەنجامدا بە هاوکاری سەتەلایتی کورسات کە مای دەستخۆشیە. کاک عەبدولواحید سەبارەت بە پرسیارەکەی بڵێ هێشتا پرسیارم لێ نەکردی چکە گوێبیستم نەبوویت وەوزانیوە کە پرسیارم لێ کردی، بەڵام یەکەم پرسیارم بۆ تۆ ئەوە ئابێت سێ کتێب لەسەر یەک کەسایەتی ئایا پاڵنەرەکەی یاخود هۆکاری نووسینی ئەم سێ کتێبە لەسەر یەک کەسایەتی هۆکارەکەی هاوڕێیەتی بووە یانیش هونەرە گەورەکەی ئەو هونەرمەندە بووە؟ دەنگەکە دەبڕێ جار دەبڕێ. کاک عەبدولواحید ئێستا گوێبیستی منی پرسیارەکەت لێ بکەمەوە دووبارە؟ دەنگەکە دێو دەبڕێ سێ کتێب لەسەر دەبڕێ لە پرسیارەکەت گەیشتم بەڵام کاک عەبدولواحید ئێستا گوێبیستی منی؟ بەڵێ ئەنجا با پرسیارەکەت لێ بکەمەوە مادەم گوێت لە منە. پێم وتیت کە سێ کتێب لەسەر یەک کەسایەتی ئایا پاڵنەری تۆ بۆ نووسینی ئەم کتێبە لەسەر یەک کەسایەتی هۆکارەکەی هاوڕێیەتی بوو یانیش ئەوەتە هونەرە گەورەکەی ئەو هونەرمەندە بوو؟ نا ئەم هونەرمەندێکی گەورە و شۆڕجێڕی نەتەوەکەمانە ڕاستە من هاوڕێی بوویمە، بەڵام کارکردن یان نووسینی کتێبێک لەسەر ئەم هونەرمەندە بە ئەرچی خۆم زانیوە لەبەر ئەوەی ئەم هونەرمەندە گەورەیە هەم ژیانی خۆی تەرخان کرد بۆ هونەر و هونەری شۆڕجێڕی هونەری بەرەنگاری کە کەمی لەسەر نووسرا بوو وەکو پێویست. بۆیە من بە ئەرچی خۆم زانی کە کار لەسەر بەرهەمەکانی بکەم، کار لەسەر ژیاننامەکەی بکەم. ئەوە بوو تا لە ژیاندا مابوو کتێبی هۆندراوەکانیمان چاپ کرد کە خۆی سەرجەم هۆندراوەکانی هێنا لای من بە ئەمانەتەوە کە ئەوە لەلامە هێشتان دەفتەرەکانیم لەلایە دەفتەرەکانی دەستخەتی خۆی کە ئەوانە هەمووی بە دەستخەتی خۆی نووسراون بۆ ئەوەی ئەم هۆندراوانە لە دوو توێی کتێبێک چاپ بکەین. دیارە منش ماوەیەکی باش کارم لەسەر کرد، بەڵام بەداخەوە کاتێک کە بەرەو تەواوبوون دەڕۆیشتین ئەم نەخۆشیە بەرۆکی گرت بوو زۆر توانای ئەوەی نەما بوو، بەڵام هەر ئەو کاتەر بەردەوام کە سەردانم دەکرد یان بە تەلەفۆن پەیوەندی پێوە دەکرد پرسیاری ئەم کتێبەی دەکرد گەیشتۆتە چێ. خۆشبەختانە بەر لەوەی دوا ماڵ ئەوەی بکات چەندانەیەکمان لەو کتێبە چاپ کرد و خۆی دیتی پێش ماڵ ئاوایی بوونەکەی کە ئەوە مای دڵخۆشی من بوو کە من کارێکم بە ئەو هونەرمەندە کردووە کە ئەو هونەرمەندە ئی هەموو کووردا هەموو ژیانی خۆی لەسەر هونەر و شۆڕجێڕی و پێشمەرگایەتی تەرخان کردبوو. کتێبی دووەمیان دوای ئەوەی بەڵێ فەرموو کاک عەبدولواحید وەمزانی کۆتایی بە قسەکردن هێناوە بەردەوام بم. بەڵێ فەرموو. کتێبی دووەمیان کە بە ناوی چریکە و ئاوازی حەمەجەزایە ئەم کتێبە سەرجەم
گۆرانی و مەقام و سرودەکان لە خۆ دەگرێتن کە لە ژیانیدا لە سەرەتای هونەریەوە تا ئەو ڕۆژەی پێش ماڵ ئاوایی چی تۆمار کردووە لەم کتێبەدا بەهۆنراوە و ئاواز لەم کتێبە تۆمار کراوە و کۆم کردوێتەوە و ئامادەم کردووە. ئەمە دوای ماڵ ئاوایی هونەرمەندی گەورە حەمەدزا بوو، دوای ئەوەی کە ڕوخسەتم لە خانەوادەکەی وەرگرت لەبەرەوەی ئەمە بۆشاییە کە بوو کە زۆربەی هونەرمەندەکان گۆرانیەکانیان لە دوو توێ کتێبێک چاپ کراوە، بەڵام حەمەدزا لەوە بێبەش بوو. بۆیە ئەوەشم بە ئەرک زانی، بەڵام بە ڕوخسەتی خانەوادەکەی هەموو بەرهەمەکانم لا بوو، یعنی بۆ من زۆر قورس نەبوو کۆکردنەوەی بەرهەمەکانی حەمەدزا، چکو من دەمێکە مەسەلەن ئاشنام و چاودێری بەرهەمەکانیم دەکردو، هەموو چۆنی تۆمار کردووە، لەکوێی تۆمار کردووە، چۆنە هەموو شتەکان ئاگادار بووم، کارێکی قورس نەبوو، بۆیە ئەم کتێبەشم چاپ کرد. کتێبی سێم بە ناوی جیهانێک لە هونەر هۆنراوە هەڵوێست کە ئەمە هەموو وتارەکانم نییە، زیاتر 22 وتارە کە کۆم کردوێتەوە کە لە کاتی خۆی چ لە کاتی نەخۆشی چ پێشتر لەسەر بەرهەمەکانی حەمەدزا نووسیم و کۆم کردوێتەوە لە دوێی کتێبێک کە ئەوەش هەر وەکو زۆر شتەیە شاراوەیە، زۆر مەقام، زۆر سرود، زۆر گۆرانی حەمەدزا کەس نازانێت چ کاتێک گوتوویەتی. لێرەدا من ئەوە بێ ئاماژەم پێداوە. دەستە خۆش بێت لە شە ساغ بێ بێگومانی لەوەی کە لە دوای ماندووبوونێکی زۆر توانیتە ئەو سێ کتێبە بنووسیت و لە هەمان کاتیشا بە چاپی بگەێنی. وەکو ئاگادارین بەڕێستان دووبارە کتێبەکان بە چاپ ئەگەێنەوە. دەنگت کزا کاک عەبدوڵواحید ئێستا جێبی سیمنی؟ جێبی سیمنیت؟ زۆر باشە. وەکو ئاگادارین بەڕێستان خەریکی دووبارە بە چاپگەیاندنی ئەو سێ کتێبن کە بەڕێستان نووسیوتانە. ئایا هیچ گۆڕانکاریەک، هیچ نوێگەریەک یاخود هیچ زیادکردنێک لە ناوەڕۆکی کتێبەکاندا بێت؟ کتێبی دووەمیان لە ئێستادا خەریکی کارکردنم بۆ چاپکردنەوەی دەمانەوێت دەوڵەمەندتری بکەین. ئەگەر هەڵەیەکمان کردبی، شتێکمان لەبیر کردبی، ناوی شاعیرێک کە دوای ماوەیەک بە دوواداگەڕان یەک دوو شاعیر ناوەکانیان ئەوە نەبوو، دوای بۆ نمونە مەقامێکی هەیە بە ناوی فەلەک زەبوونم کە ئی شاعیرێکی گەرمیانە دەمێکە کۆچی دوایی کردووە. دوای گەڕان و سۆراغێکی زۆر ناوی شاعیرەکەم دۆزیەوە کە ناوی بێدارە، چەند شعرێکی هەیە بەڵام هەموو خەڵک نایناسیێتن. دیارە ئەوانە من نامەیە مافی کەس بفەوتێ لە دووتێ ئەو کتێبە هەر شاعیرێکیان ئاوازدانەرێک کە لەگەڵ حەمەدزا کاری کردبێ دەمەوێت ناوی هەبێت و ئەوە دەچێتە ناو ئەرشیف و کتێبخانەی کوردی. بۆیە خەریکم ئێستا جگە لەم ئەم کتێبە کە کاری لەسەر دەکەین بۆ دەوڵەمەندکردنی هەر چیرۆکێک لە پشت هەر مەقامێک سرودێکە بێ، ئەوانش لەگەر شعر و گۆرانیەکە تۆمار دەکەین و هیوادارین بتوانین ئەم کتێبە چاپ بکەینەوە بە دەوڵەمەندی و بێ هەڵە و کەم کوڕی. کتێبی دووەمیش هەموو ئەو وتارانەیە کە لەسرم نووسیوە و هەوڵش دەدەم دوای ئەم کتێبەش زۆر شتی ترم لەسەر نووسیوە، ئەگەر کات هەبێتن بتوانم ئەوانش لەگەڵ ئەم کتێبە کۆبکەمەوە و دووبارە چاپی بکەینەوە کە هیچ شتێک نەبێت. من بەردەوام لە ساڵیادەکان لە ڕۆژنامە لە گۆڤار بابەتم لەسەر نووسیوە و دەینووسم، وەکو ئەم ساڵیش هەم لە گۆڤاری دیوان بابەتێکم هەبوو، هەم لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بابەتێکی ترم هەبوو لەسەر ئەم هونەرمەندە. کاک عەبدوڵواحید زۆر سپاس دەکەین کام ئێوارێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بووین. حەزمانە کرد گفتوگۆی زیاترمان بکردایە، بەڵام وا دیارە دەنگەکەی من بە جوانی ناگاتە لایتۆ. ئینشاءالله لە داهاتووە بێگومان بەرنامە و گفتوگۆی زیاترمانە بێت لەم بارەیە و لەبارەی کتێب و پرۆژەکانی دیکەشت. دووبارە زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بوویت. هیوادارم دووبارە دەستخۆشی لە کورسات دەکەم بۆ ئەم بەرنامەیە، بۆ ئەم یادەی کە پشتیوانی لێکرد لە تیپی مۆسیقای سلێمانی و منیش لە خزمەتتان دام هەر کاتێک پێویستان بوو. دووبارە سڵاو دەنێرم بۆ گیانی پاچی هونەرمەندی گەورە و پێشمەرگە کاک حەمەدزا و دەستی ئێوەش خۆش. زۆر سپاس بۆ تۆ بێگومان کورسات ماڵی هەمووانە بە هیوای کاتێکی خۆش.